جارێکی تر پرسی پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە سەرجەم حیزبەکانی لەسەر مێزی گفتوگۆ کۆ کردەوە. کۆبوونەوەی ئەم جارەیان کۆتا کۆبوونەوەی و بڕیارە واژۆ لەسەر خاڵەکانی کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو بکەن. پارێزگاری هەڵەبجە ڕێکەوتنی لایەنەکانی ڕاگەیاند و ئاماژەی بۆ کرد. هەموو حیزبەکان واژۆیان لەسەر ڕێکەوتنەکە کردووە و تا ڕۆژی پێنجشەمەش دەبێت ناوی کاندیدی لایەنەکان ئاڕاستەی دیوانی پارێزگا بکرێت. بۆیە هەموو لایەنە سیاسیەکان ئەمڕۆ 2 نوێی 2018 ڕێکەوتن لەسەر پێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە ئەمە مژدەیەکی خۆشە بۆ کاری ئیداری، بۆ کاری یەکتیمی، بۆ کاری بەڕێوەبەرایەتی پارێزگاکەمان. و تا ڕۆژی 5 مانگ کە کاتە پێشەممە واتە 5 نوێی 2018 سەرجەم لایەنە سیاسیەکان نوێنەرایەتی خۆیان کاندیدەکانی خۆیان بەناو دەنێرن بۆ پارێزگای هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەش بەرز دەکاتەوە بۆ وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران و کاری یاسایی و ئوسوڵی بە جێبەجێکرێ. بەپێی ڕێکەوتنی لایەنەکان پۆستی بەڕێوەبەری ناحی بەمۆ دەدرێت بە پارتی دیموکراتی کوردستان، تا ناحی خورماڵ دەکرێت بە قەزا و دواتر پارتی پۆستی قایمقامی خورماڵ وەردەگرێت و بەڕێوەبەری ناحی بەمۆ دەگەڕێنرێتەوە بۆ حیزبی سۆسیالیست. جێگری پارێزگاریش ڕای دەگەێنێت دابەشکردنی بەڕێوەبەرایەتیەکان بەپێی ڕێکەوتنی 2/3 ساڵی 2017 حیزبەکان دەبێت. پشکەکان جوانی ئەوەی کاکوریە هەر لەسەر ئەساسی ڕێکەوتنی 12/3/2017 بێت کە ئەنجومەنی وەزیران بە ژمارەی نووسراویان 104 لە 16/3/2017 داوای کردووە کە بەپێی ئەو ڕێکەوتنە پشکەکانیش دابەش کراوە جگەوانی کە جەنابی مامۆستا باسی کرد قایمقامیەت پشتەکانی کە ئەوانی کە هەڵەگیرێ بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی کە دوایی خۆیان. ڕێکەوتنی لایەنەکان لە دوای زیاتر لە 55 کۆبوونەوەی حیزبەکانی پارێزگای هەڵەبجە دێت. هاوڵاتیانی شارەکە ژیواخوازن ئەمە کۆتا ڕێکەوتنی حیزبەکان بێت و ئەنجومەنەکە کارا بکرێت. تا ئێستا بۆی ململانەی بەشێک لە حیزبەکان هەنگاوەکانی پێگێنانی ئەنجومەنەکە شکستیەناوە. ئەمە لە کاتێکدایە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجەی پەسەند کرد. بەپێی یاساکە دەبوو دوای دەستبەکاربوونی پارێزگار و جێگرەکەی ئەنجومەنەکەش کارا بکرێت. بەڵام لە دوای 5 ساڵ لە دەرچوونی یاساکە هێشتا ئەنجومەنەکە پێگنێنراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.